إلى خزمتان دا دچينا خزمت حديثي بيروزي پیغمبري خوا عليه الصلاة والسلام كلام حديث دا پیغمبري خوا عليه الصلاة والسلام باسي خونشي خوي من بودكات كلام خودا چي بينيوا وچي بيوتراوا حديثك إمام بخاري لصحيح كيدا روايات دكات بجمارة حوت هزارو چلو حوت لصحابي بريزوا سموري كوري جندب بومان دجرت ودفرميت پیغمبري خوا عليه الصلاة والسلام عادتي وابوكاتك وانويجي بياني بودكردين بجماعات لمزقوت دوايا وكسلامي ددا وذكركاني طواو دكرد ندت شو مالوا هتا وكروش هالضهاتو نيجي تشتنقاوي دكرد او جردت شو مالوا يعني ايشي هبوا دتشو بو سر ايشكي خوي الو ما ويدا دفرميت خلكانك برسيارا لبيغمبري خوا دكردو اويش والامي ددانوا پیغمبری خوا عليه الصلاة والسلام لو ما ويدا لها ولاني دا برسي چيل ايوه خونيشي بيني وهر كسي خونيشي دي تبا بوي دا جيرايو اوش تعبيركي وماناكي بوليك ددايوا لفرمي روجه چيان خوي باسي خونيشي خوي كرد بومان فرموي اتاني الليلة آتيان برزان امشو خونيكم بيني لخوم دا دوكس هاتنا لامو منيان برت بردمیان وتیان لەگەڵمان وەرە لەگەڵیان ڕۆیشتم کۆمەڵێک شتیان پێ نیشاندام لەم خەونەدا دەفەرمێت چوین یەکەم شت کە بینیمان تەماشا دەکەم رجل مضطجع وآخر عليه قائم بصخرة پیاوێک ڕاکەوت لەسەر پشت درێژ بووە کەسێکیش بەسەر سەریەوە وەستاوە بە بەردێکی زل و گەورەوە دەڵێت تەماشا دەکەم ئەو کەسێک کە بەردەکەی بەدەستەوەی بە هەموو هێزی خۆی بەردەکە دەکێشێ بەسەری ئەو کەسەی کە لە بەردەستیدا درێژ بووە دەڵێت سەری پان دەبێتەوە مێشک و دەماغی تێکەڵ دەبێت بەردەکە خلۆر دەبێتەوە دەڕوا ئەوەندە بەهێز پێی دەکێشێ کابرا دەچێت بەردەکە بێنێتەوە تا دێتەوە سەری کابرا وەکو خۆی لێ هاتوێتەوە بەردەوام لەو عەذابەتە سەری دەتوڵخێننەوە و سەری وردە خاش دەکەن و دەماغ و خوێنی تێکەڵ دەبێت دیسان وەکو خۆی لێ دێتەوە بوي كبردام وعذاب بتشي ضل لي داوتم سبحان الله ما هذا باشام دوانا حاليا بوايا ام كسبوا سزا وكسددا ايش بوا سزا دخوا ضل بيان وتم فانطلق جاري ما برسل قل مان ورا ضل لقل يعني روشتم او زار ديمانش كان بيني تماشى كما الرجل مستلق على قفاه كسك سري بدواوا شور كراوته لبردستي كسك دانشتوا ئەو کەسێک کەوا بەسەر سەریەوە وەستاوە قولابێکی ئاسنی تیژی بەدەستەوەیە ئەو قولابە لە لێوی کابرا دەخات و ڕای دەکێشێ بەلای ڕاستدا هەموو لێوی هەڵدەدڕێت تاوەکو ملی ئەوجا قولابەکە لە چاوی دەخا و چاوی ڕاستی ڕادەکێشێ بۆ لای ملی دووبارە هەمووی هەڵدەزڕێنێ ئەوجا لە لوتی دەخا دێتە لای چەپی بە هەمان شێوە لە لێوی لای چەپی بۆ لای گوێچکە و ملی لای چەپی هەڵدەزڕێنێ کە تە لای چەپی تەواو دەکات لای ڕاستی کابرا وەکو خۆی لێ هاتوێتەوە دێتەوە لای ڕاستی بە هەماشەوە ئەم کەسەش بە بەردەوام لەو عەذاب و سزایەدایە دەڵێ لەوێش داوتم ئەم دوانە بۆ دەکەن بۆ سزا دەدرێن ئەو کەسە بۆ سزا دەدرێ دەڵێ دووبارە پیاوتم لەگەڵمان وەرە جارێ مەپرسە دەڵێ چوون بردمیان بۆ شوێنێک کە تەماشا دەکەم دەنگ و هاوارێکی زۆر دێت ناڵە و ناڕەحەتێکی زۆر دەبیسترێ تەماشا دەکەم تەنور و فڕنێکی گەورەیە خوارەوەی فراوانە ولا سر وجدا تسك بوتوا لجر او فرندا اغري كراوتوا چ اغري چي گورا بجورك وا اوي كلناوي داتي دي كولين ودي سوتينه طلع لي نزيك بو مو تماشي ناو تنورا كم كير تماشي ناو فرنا كم كير تماشا دا كم بريتي لخلق خلشي بتماني تدا غنزي تدا بياوي تدا افرتي تدا هميان روتن ئەو ئاگرەکە تینیان بۆ دێنێت و دایان کوڵێنێ و دایان سوتێنێ هەوڵ دەدەن بێنە دەرەوە لە لای سەری تەنورەکە بەڵام هەتا هەوڵ دەدەن ناتوانن بێنە دەرەوە و دەبنە خەڵوز و دەستنەوە خوارەوەی تەنورەکە وەکو خۆیان لێ دێتەوە دەڵێ لەوێشدا پرسیارم کرد و وەڵامیان نەدامەوەتیان لەگەڵمان وەرە زیاتر بردمیان تەماشا دەکەم ڕووبارێک تا بڵێی بۆنێکی ناخۆش ڕووبارێک ڕەنجی وەکو خوێن سوور ڕووبارێکی خوێناوی خەڵکانی لە ناویدا مەلە دەکەن خەڵکانی لە ناویدا وا خەریکە دەخنچێن و مەلە دەکەن و هەوڵ دەدەن بێنە دەرەوە
بەڵام لە قەراخ ڕووبارەکە کەسانێک وەستاون و کۆمەڵێک بەردیان بەدەستەوەیە. هەر کاتێک ئەو کەسەی لەناو ئاوەکەدایە دەهەوێ خۆی ڕزگار کات و بێتە دەرەوە، کابرا بەردێک دەگرێتە ئەو کابرای لەناو ڕووبارەکەدا و بەدەمی دەکێشێت و دەچێتە ناو قورگ و مەعیدەشەوە، ئەو جارە بەڕێی دەکاتەوە بۆ ناو ڕووبارەکە، لێ ناگەڕن بێنە دەرەوە. هەر جارێک هاوار دەکەن بەردێکیان دەخرێتە ناو دەم. دڵ لەوێش پرسیارم کرد و وەڵامیان نەدامەوە ئەمە چ باسە. زیاتر لەگەڵیان ڕۆیشتم، بینیم پیاوێک ئەتەینا عەلا ڕەجولین کەریه المەرئات، هەتا بڵێی ناشیرن، هەتا بڵێی ترسناک، پیاوی وا ترسناک و ناشیرن و ئەو ڕوخسارێ وا ناشیرنم نەدیوە قەت. دەڵێ پرسیمەوە چێیە؟ لەوێشدا وەڵامیان نەدامەوە. وتیان جارێ لەگەڵمان وەرە. دەفەرمێ ڕۆیشتم لەگەڵیان، ئەو جارە چوومە ناو باخێکەوە، بردمیانە ناو باخێکەوە، بەڵام چ باخێک، باخێکی خۆش، لە هەموو گوڵێکی بەهار و لە هەموو ڕەنگ و بەرهەمێکی تێدا بوو. دەفەرمێ لە ناوڕاستی باخەکە پیاوێک وەستاوە، باڵا بەرز، ڕوخسار نورانی، تابڵەی جوان، لە دەوریەوە کۆمەڵێک منداڵی خنجیلانە و جوان بە دەوریەوەن. دەڵێ لەوێش پرسیارم کرد ئەم باخە هی چێ و ئەم کەسە چێ و منداڵانە چێن؟ وتیان لەگەڵمان وەرە. زیاتر لەگەڵیان ڕۆیشتم. دەفەرمێت ئەو جارە چوومە ناو باخێکەوە، لە باخی یەکەم خۆشتر، بردمیان لە ناو باخەکە تەماشە دەکەم، یەک شاری تێدایە، ئەو شارە هەموو بلۆک و دیوارەکانی من ذهب وفضة لە زێڕ و لە زیوە ئەوەندە جوانە. دەڵێ لە دەروازەی شارەکە چوینە ژوورەوە، تەماشە دەکەم پڕێتی لە خەڵک، ئافرەت و پیا و گەنج و پڕێتی لە خەڵک. بەڵام ئەوەی کە سەیری بوو بینیم، خەڵکی ناو ئەو شارە لای ڕاستیان جوان و ڕووناک و درەوشاوەیە، بەڵام لای چەپیان تابڵەی ناشیرن و پیسە. هەموو خەڵکانێک دوولا، لای ڕاستی جوانە، بەڵام لای ڕاستی تابڵەی ناشیرن و ترسناکە. دەڵێ لەوێش پرسیارم کرد و وەڵامیان نەدامەوە. ئەو جارە بردیمیانە شوێنێکی بەرز، پیاوتم ئێرە بەهەشتە. ئەو شوێنێکە کۆتاجار بۆی چوومتیان ئێرە بەهەشتە و ئێرە شوێنەکەی تۆیە ئەی محەممەد عليه الصلاة والسلام. دەفەرمێ فەسەما بەسەڕی سعودەن، تەماشام کرد و چاوم بەرز کردەوە بۆ ئاسمان، مثل الربابة البيضاء، قصر مثل الربابة البيضاء، تابڵەی باڵەخانەی بەرز و قسری بەرزی تێدا وەکو هەوری سپی لە جوانیدا وەسف ناکرێن، شوێنە چێوەندە خۆش و جوان. دڵە لەوێدا پێیان وتم ئێرە شوێنەکەی توێی محەممەد عليه الصلاة والسلام. وتم بارك الله فيكما، خۆت زاتان داتەوە، بەڵام ذەڕانی فەئەدخولە، مادەم وایە شوێنی منە لێم گەڕێن با بچمە ناویەوە. وتیان ئەمە الآن فەلا، ئێستا بۆ نییە بچێ ناویەوە، بەڵام لە داهاتوودا دەچێت شوێنی خۆت ئینشا ئەڵڵا. دڵە لەوێدا پێم وتن ئەم شەو زۆر شتان پێ نیشاندام و نەتان هێش داوای هیچ ڕوونکردنەوەی بکەم و ڕوونکردنەوەتان بۆ نەدام. ئێستا پێم بڵم ئەوانەی کە بینیم چی بوون، ئەم خەڵکانەی کە حاڵیانم بینی چی بوون، بۆ وابوون. دەفەرمێ ئەو دوو کەسێک کە منیان بردێچان جبریل بوو، ئەوی تریان میکائیل بوو. کەواتە برا بەڕێزەکەم، ئەو کەسێک کە خەونەکەی بینیوە پێغەمبەری خوایە عەلەیهی السەڵات وەسەلام، ئەوەشی کەوا خەونەکەی بۆ لێک دەداتەوە جبرائیل و میکائیل، دوو مەلایکەتی بەڕێزی خوای پەروەردگارن. کەواتە خەونی پێغەمبەران وەحیە و خەونی پێغەمبەران ڕاستە، وەکو خەونی من و تۆ نییە. خەونی مرۆڤەکان دەبێتە سێ بەشەوە. کاتێک کە من و تۆ خەونێک دەبینین، لەم سێ خەونە بەگشتی دەرناچێت. یانەوە تا خەونێکی حەقە و لەلایەن خواوەیە، پێی دەڵێن الرؤیا الصالحە، خەونێکی باش کە کەسێکی باش دەیبینێ، ئەوە خوای گەورە موژدەیەکت پێدەدا لەو خەونەدا، خوای گەورە ئاگادارت دەکاتەوە لەو خەونەدا. ئەمە حەقە و ڕاستە. ئەم جۆریان پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی السەڵات وەسەلام تا قیامەت کەسانێک هەن کە خەونی ڕاست ببینن و خەونی ڕاستیش بەشێکە لە 46 بەشی پێغەمبەرەتی